الحمد لله وكفى والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵ و بەختەوەرم کەواتجارێکی تر بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستان، لە ماوەی 8 خولەکدا ئەمڕۆژ لە بەرنامەی تیشک چەند ئامۆژگاریەکی تر لەو ئامۆژگاریانەی کەوادەماندا بوو کە هەر جارە و چەند ئامۆژگاریەک پێشکەش بە گەنجانی بەڕێز و خۆشەویست بکەین. ئەمڕۆژ چەند ئامۆژگاریەکی ترمان بۆ هەڵبژاردوون. ئەو ئامۆژگاریانە لەوانەیە بپرسن بۆ ئەم خاڵانە. بەڕاستی خۆشەویستان، وەکو لە ئەڵقەی ڕابردووش باسم کرد، چۆن مرۆڤ پێویستی بە خۆراک و خواردن هەیە، گیان و ڕوحیشی ئاوا پێویستی بە خۆراک هەیە. وە هیوادارین ئەو ئامۆژگاریانە ببنە توێشووی ڕۆحی گەنجانمان و هەروەها توێشووی خۆشمان. خۆشەویستان، ئامۆژگاری یەکەممان ئەوەیە گەنجی بەڕێز و خۆشەویست، هەشیار بە، ئاگادار بە کەوا شەوانە بێدار بی، چونکە بەڕاستی بێداری شەوان، بە ئاگابوونی شەوان، نەخەوتنی شەوان، بێداربوون بە دیار فەیسبوک و بە دیار ئەنتەرنێت و بێداربوون و دانیشتن بەڕاستی نوێژی بەیانیت ئەفەوتێنیتن. خۆشت دەزانی نوێژی بەیانی فەوتان چ گوناه و گوناهێکی گەورەیە ئەگەر بێت و بە قەستی بیچوێنی. بۆیە هەشیار بە، بێدار مەبە شەوان و بەڵکو زوو بخەوە و بۆ ئەوەی بەیانی زوو لە خەو هەڵستی. هەم نوێژەکەت دەچێتن ئەگەر بێدار بی و هەم زەرەر و زیان بە دنیاشت دەگاتن، خوێندنت دەچیتن، کاریگەری زۆری لەسرت دەبێ. بۆیە هەمیشە ئاگادار بە نوێژی بەیانیت نەفەوتێتن و نەخەوی، بەڵکو هەوڵدا تا ئەکرێتن موبایل دابنێەوە بۆ ئەوەی پێ بە خەبەر بێ، یاخود ئەگەر موبایل نییە زەنجی سعاتێکە، زەنجی موبایلە، هەر شتێک هەیە هەوڵدە ینی بۆ ئەوەی بە خەبەر بێ و دای بنێەوە بۆ ئەوەی بەیانی نوێژی بەیانیت نەفەوتێتن و هەوڵدە تا دەکرێتن نوێژی بەیانیان لە مزگەوتێک بکە، لە یەک مزگەوت بەردەوام بە لەسەری نوێژی بەیانیان بکە، بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو نوێژەت نەکرد لەو مزگەوتە، بۆ ئەوەی خەڵکی ئەو مزگەوتە، هاوڕێیانت لەو مزگەوتە پرسیارت بکەن و بڵێن ئەو هاوڕێمان، ئەو برایەمان لەکوێ و بۆ نەهاتووە. ئەو کاتە خۆت ئۆتۆماتیکی ناچار دەبی کە نوێژەکانت نەفەوتێتن. هەروەها ئامۆژگاریی ترمان گەنجی بەڕێز و خۆشەویست و بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ هەمووتان و بۆ خۆشم پێش ئێوە ئەوەیە کەوا بەردەوام بین، سوور بین لەسەر ذیکر و ویردەکانی پاش نوێژەکان. هەوڵ نەدەی گەنجی خۆشەویست کە نوێژت تەواو لە مزگەوت پەلەپەل بکەی و دەربچی لە مزگەوت و زوو بێ دەرەوە. نا، بەڵکو هەوڵدا زیکرەکانت، ویردەکانی پاش نوێژەکان بە تەواوی ویرد و زیکرەکان بکە، ئینجا وەرە دەرەوە، چونکە خوای پەروەردگار چ دەفەرمێتن؟ دەفەرمێ فەئیذا فەڕەغتە فەنسەب، کاتێک کە تەواو بووی لە نوێژ و لە فەرزەکان پاشی ئەوە چ بکە؟ تەواو بوون نییە، دەست بە سونەتەکان بکە، سونەتەکان بکە، پەلەپەل مەکە بۆ هاتنە دەرەوەت. گەنجی بەڕێز و خۆشەویست، ئامۆژگاریەکی ترمان ئەوەیە کە هەوڵدا تا دەکرێت چەندی پێت دەکرێتن سوور بە لەسەر جێبەجێکردنی سونەتە ڕەواتیبەکان، ئەوانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە بەردەوامی کردوونی، چونکە بەڕاستی ئەوانە خۆراکی ڕۆحن، خۆراکی گیانن. هەوڵدا تا دەکرێت ئەو سونەتانە لە ماڵێ بکە، نوێژە فەرزەکانت با لە مزگەوت بە جەماعەت بن، سونەتەکان لە ماڵەوە بکە کە بریتین لە 12 ڕکات، 2 ڕکات پێش نوێژی بەیانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێتن خير من الدنيا وما فيها، ئەو 2 ڕکاتەی پێش نوێژی بەیانی خێرترە لە دنیا و لەوەی لە ناو دنیاشدایە، یعنی خێرەکەی ئەوەندە گەورەیە کاتێک کە ئینسان ئەو 2 ڕکاتە دەکاتن، ئەگەر هەموو دنیای تۆ بێت ناکاتە ئەو 2 ڕکاتەی کە پێش نوێژی بەیانی دەیکەی. هەروەها 4 ڕکات پێش نوێژی نیوەڕۆ، 2 ڕکات پاش نوێژی نیوەڕۆ، 2 ڕکات پاش نوێژی مەغریب و هەروەها 2 ڕکات پاش نوێژی عیشا. ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام بۆ لەسەریان و پێیان دەوترێت سونەتە ڕەواتیبەکان. بۆیە گەنجی بەڕێز و خۆشەویست، تۆش هەوڵدا بەردەوام بە لەسەر ئەو سونەتانە. هەروەها هەوڵدا تا دەکرێتن و تا پێت دەکرێتن پارێزگاری لە سونەتی ویتر بکە. سونەتی ویتر
کە پاش نوێژی عیشا دوور کات سونەتی ترێت کرد پاش ئەوە سونەتی ویتر دێتن جا سونەتی ویتر ئەگەر بکرێ شەوانە هەڵبستێەوە شەو نوێژ بکەیت ویترەکان بخە ئەخیری بەخۆی دەکرێت سێر کات بکەیت دوور کات وەکو نوێژی بەیان دەیکەی و یەک کاتیش بەتەنیا یاخود دەکرێتن هەر سێر کاتەکەش بەیەکەوە بکرێتن. هەروەها گەنجی بەڕێز و خۆشەویست ئەوە بزانە کە نوێژی جمعە نوێژی هەینی نوێژێکی فەرزە بە تایبەتی لەسەر هەموو نێرێک واتە نێر بیتن ئەو کەسە پیاوبی هەروەها حڕ بیتن و بالغ بوو بیت و مکەلەف بیتن و ئەو کەسە مسافر نەبیتن واتە لە شاری خۆی بێتن و نیشتەجێی ئەوێ بیتن لەسەر ئەو جۆرە کەسە کە ئەو مەرجانی لێ بێنە جێ نوێژی جمعە فەرزە دەبێ بیکاتن کەواتە ئاگات لە نوێژی هەینی بیتن هەوڵ تا دەکرێتن زوو لە نوێژی جمعەدا بەشداری بکە زوو بڕۆ مزگەوت و هەروەها خۆت بشۆ خۆت بۆن خۆشکە سیواک بکە و جوانترین جلوبەرگ لەبەر بکە بۆ مزگەوت هەروەها بێدەنگ بە لە کاتی کە وتاربێژ وتار دەداتن هەوڵ بە بێدەنگ بی و بە جوانی گوێ لە خەتیب بگری گوێ لە وتاربێژ بگری گرنگی بەوە بدەی تێبگەی کە خەتیب وتاربێژ چ دەڵێتن گرنگی بە بەو قسانە بدەی کە دەیکاتن و هەروەها ئاگادار بە دەنگەدەنگ و لەغ و لە مزگەوت نەکەی لەو کاتەدا و خۆت بەشتی دیکەوە سەرقاڵ نەکەی و ئاگات لێ بیتن کاتی کە ڕۆژی هەینی دەچێ مزگەوت بەسەر ملی خەڵکدا هەنگاو نەهاوێ بەڵکو باز نەدەی بەسەر شان و ملی خەڵکدا بۆیە ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ کرد بۆ ئەوەی پاداشت و ثەوابی ڕۆژی هەینی بە تەواویت پێ بگاتن. خۆشەویستان ئەوانە چەند خاڵێک بوون و چەند ئامۆژگاریەک بوون لەو ئەڵقەیە پێشکەشمان کردن خوا یار بێتن لە ئەڵقەی داهاتوو چەند ئامۆژگاریەکی تر پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین تا ئەو کات بەخوای گەورە و باڵاتان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.